فرمو مامۆستایان بەخێر بێ. مامۆستاجان ئەوە چێ دڵی بێتاقەتی؟ من بێتاقەت بم وەڵا کەس نییە بە قەدەمت زەوقی هەبێ ئەوی شەتەتەق تەتەق ڕەتەت تەتەت ئەی بۆ بێتاقەت دەبم چۆن بێتاقەت دەبم چۆن شێت نابم ئاخر معقولە مەکتەب خەریکە کەسی تیانامێنێ مامۆستاکان هەمووی ئیجازەی کرد من خۆمە دەرس بڵێمەوە من خۆمێ تاق بڵێمەوە شێتان کردم بەخۆ فەرموو ئەمر کە دەی پێویستە وەڵا منیش سەرم دیسان ئیجازە ئەرە وەڵای ئیجازەم دەوێ ئیجازەی چییە بە مامۆستا؟ ئەی حەملەکەمە؟ بەڵێ بەڵێ ێ باشە بێ بەڵامی تۆ دایمە گلەیی و گازەندە دەکردە و سێ کچم هەیە بۆم بەخێو ناکرد ئێ بۆ هێشتا بیکەی بێت چوار ئاخر بۆ وەڵاهی نازەم خەریکە عەسابی من تێبەکێت کوڕە مامۆستاجان تۆ نازانی خەسووم چ دەم درێژێکە هەر دێو دەچێ ئەو سەری عایلە ئەڵێ نیان کوڕی نابێ نیان کوڕی نابێ یعنی شکر ئەمەیان کوڕە؟ ناوەڵایش کچە ئاکە باوکم ڕۆ ئێ باشە بۆ هێشتا ڕۆڵە ئێ باشە بۆ ئەگە هەر کچە وای بە قوربانی بە ئێخە من سوزان سۆرەکە غەڵەتی کرد گوتی کوڕە دوایش گوتی کچە ێ باشە تۆ شوێنی کە سۆنەر بکەی چێڵێ وەڕاستە؟ وەڵای بەتەمام با ئینجازەکە وەرگرم دەچم ئەرێ وەڵا یەڵە وەرزش خۆمەی دەمەوە من ئەکبەر وەرزش چیم؟ ئەداوای لێبوردن دەکەم بەس مەجبورم جادێکی کە ڕووی بەبیش خۆم یعنی ڕاش بێت فەرم وە نەبم بۆ ئیدارە؟ نا دەست خۆش بێ بە خۆم دێبە دەست خۆش بێ قەلبی سەرچاو مامۆستانیە سەرچاو مامۆستانیە شێدون بە قورآن لە مەکتەبەیە فەرموو یا ئەڵڵاو چییە بۆ نەخۆشە لەم ژوورەیە؟ ئەوە چییە قۆزیە؟ بۆ نەقۆزیت؟ ئەوە چییە و جوانیە؟ چۆنی مامۆستا؟ زۆر باشم قوربانە بم؟ عیبم نییە زۆر قۆزبووی نەزانم ئەوە چییە و جوانیە؟ مامۆستا گیان چاوێکی لێ بکەم؟ زۆر وەزم باشە وە نییە؟ باشەوی ئیشەڵڵا؟ سەرم ئەمە چییە؟ مامۆستا گیان ئەوە ئیجازەیە؟ ئیجازەیەکی بێ زەحمەت وەڵاهی مامۆستا گیان خۆی گەورە کردویتی بەنسیب ئەچم بۆ ئەمرە بەخۆش قوربانم دوعای خێرمان بۆ بکە ئیشەڵڵا هاتووە پیاو چاکی ئیشەڵڵا ئەی دەرسی زانست خۆم بێڵێمەوە ئەکەچەکە مامۆستا کە زۆر تەبیعی بۆ شتانە ها تۆزە ئینسان تۆزە دڵی گەورە بێت بۆ زانشتیشی با بچێتە سەر تۆ والله خۆی علم و معرفە ئەوەیە دێ مامۆستا قەڵمەکەی دێ و با بڕۆن تاقی دێبم ئەوە تا مامۆستا پێتە باشە ماشەڵڵا لە دە سوپلە ئەی دەست بۆ بەس خوا مامۆستا ڕجال لێکم بیرم نەچێت دوعای خێرمان ئیشەڵڵا بڵێ ئیشەڵا تاکو یەمەوە ئەو مدیرەمان خوا فەوتیکە نانا مامۆستا گیان دوعای خێرێ بۆ ئەەکەم دوعای پیاو چاکام ێ چۆن دوعای لە خۆتە بابە وەڵڵا من حەزەکەم نەجاتم بێ لە دەستیەوە دەتو مادام وایە خێرەکە هەرەکەی دوعاکە بڵێ خوایشیان ئەوەی خوار و خێت و لارە بۆمان ڕاستکەیتەوە ئامین ئیشەڵڵا ئامین سەرچاو مامۆستا گیان بەخۆشی بچیت لا حول ولا قوة إلا بالله إيش أوا ناروات إيش ناروات مامۆستا سیروان من تحملم نەما یەک دەقە میمسین ناکرێ بەجددی یعنی هەر تەواو خەریکە لە گرێژنە دەرەچێت مامۆستا گیانم کاتەوە باش ئەو کاتت باش مامۆستای بەڕێز ئوستازیان سبەینێ زەڕورە کۆبوونەوەیەکم بۆ سازکەیت ئاخر تێمگەی لە بابەتەکە چییە؟ ڕجال لێکم سبەینێ کۆبوونەوەیەکم بۆ سازکە بە ئەم شەو قەتڵێک دروست نەبێت کاکە هیچ مەکە داست بینی بخۆم دێم یاخوا بەخێرێ سبەینێ چاوەڕێت مامۆستا جان دەست دەشتی مامۆستا مێزەکەش دەشتی بە قوربان بابش چێ مامۆستا گیان تەحملم نەما تەواو لە تاقەمان نەما توانام نەما ئەی مامۆستاوە ئێستا من هاتیمە جێلی ڕابگرم فەرموو لە خزمەت داینە مامۆستا هەموو نەقسە بەچی پڕکەمەوە من ئەها سەیریکە ئەمە هەمووی ئیجازەی مامۆستایانە ڕجال لێکم چۆن ئیش وارۆ ئیدارە چۆن وا چێ بەڕێوە ئەی مامۆستا جان ئەمن دەگە مدیر عامی قسەم کردیا بە قوربان دەبم گوتی ئەو مەشاکل هەموو چارە سەر دەکەین ئاخە دە چارە سەری ناکەن ئەو تا لە پارە و کوردیتان زۆر بەرنادم لە پارە من خۆم دەرسی کوردی لە مامۆستا ڕجال لێکم ئەی مامۆستای بەڕێز هەندێک شتێ قسەی لەسەر ناکەیت ئەوانە حەبیان هەیە قسە دەگە مێردەکانیان ناکەم مامۆستای خۆشەویست بەلای مەکە هەموو چارە سەر دەکەین ڕجال مەسەلە پەلەوشت نەما مامۆستا گیان من بڕیاری خۆمم ماوە تۆ زێچکە گەنە ئێرە
مامۆستا بریارچی چی دەگات هێرە ڕاگەیاندنەکان نەکەی مامۆستا هەموو ڕاگەیاندەکان و سەحافەکان هێنمێرەوە مامۆستا. با دنیا بزانێت کە ئەم مەکتەبە مدیریشی تیا هەیە گەندەڵی قبول ناکات مامۆستای بەڕێز نەکەی مامۆستا و خراپە لەوە مامۆستا تەواو مامۆستا کردومە وڵا تۆزێککە بۆ معلوماتێ هەر لە جزیرەتەوە هەتا BBC هەتاکو BMW نە BMW سیارەیە ناژناو جوگرافیشم هێناوە مامۆستای بە قوربان ئەوە کەناڵی حیواناتێ بە قوربان مامۆستای با هەموو بزانن بزانن گەندەڵی هەیە جالێکە مامۆستا لە تەحملمان نەبا مامۆستا جواب نەدێەوە نانە وڵا بنازان مامۆستا جا نابێ جواب نەدێ بە قوربان جواب نایەوە شێڵە سەحاب ئۆکەیم کردووە ئەلۆ بەڵێ مامۆستای بەڕێز و کاتت باش ئەم کاتەوە باش قوربان لە قورسڵگەری یۆنانەوە تەلەفۆن دەکەیت بەچ دیتە بەڵێ بەڕێزم دەتوانن نێنێرێکی خۆتان بنێرن پاسەپۆرتەکانتان ئامادەیە هەتا کاشبێردوو ئێمە دەوام دەکەین الله لەو قسە خۆشە بۆ مەسەلەی سەفەرەکەش یەکشەمە کاشمێر هەفت فڕۆکە حازرە و یەکسە دەفرن جا بۆ حوتی بەیانی هەر مەلاوەتی الله وەگوەر لەوێ بم زۆر باشە ڕۆژێکی خۆش لۆ جەنابەت خەمن نەبێت خوال لەگەڵ خواحافیز مامۆستا قەوماندت مامۆستا یعنی سار هەفتی هەموو کەناڵەکان دێن نەبا بەخۆ کەناڵەکان نەبوو ڕاگەاندن نەبوو ئەی چ بوو مامۆستا ئەوە ئەزایی چۆ بوو ئەوە ئەستا تێدەگەێنم ماوەسای چ دێکی مامۆستا تۆ یەک دەقە مامۆستا مامۆستا راپۆرتەوە نە راپۆرت نییە مامۆستا نەکەی بە قوربان راپۆرت دەم نییە وەڵڵا ئەی چیە مامۆستا تێم گەێنە ئێستا تێدەگەێنم بفەرمون لە تێم گەێنە مامۆستا بە قوربان دەم ئەحمەد محەممەد ئەحمەد بەڕێوە بەر ئەمە وەساژە ئەگەر عزیەت کێشی ئەوەش بۆ من ئیمزاکەیت چیە مامۆستاوە ئەوە مۆڵەتی دوو مانگە لە بۆ چیە مامۆستا دوو مۆڵەت وەڵاهی ئەزایەت و خۆ دەزای من گروپێکی کولتوریم هەیە فترین لەمە پێ تەقدیممان کرد بۆ سەفارەتی یۆنانی وایسێ موافقەتەکەی هاتوۆتەڵێ بۆتان هەیە سەفەری یۆنان بکەن بۆ دوو مانگ مامۆستا گیان. ئەو بەڕاستی دەرە تو ئەوتە مامۆستا تو سرد خواردین ئەو هەموو ڕەخنە و ئەو هەموو گلەیە لە دار و بەری دەکەی ئێستاش بە خۆت گەندەڵی دەکەی مامۆستا بۆچی بۆ خەڵک حەڵال بێ بۆچی بۆ من حرامە وەڵام منیش حەزەکەم بڕۆم بۆی کە ڕۆژمە و دوو مانگەیەکی لە شوێنم دابنی ئای لە وڵاتە ئەو وڵاتە چێتی مامۆستا هی زەزانی چیە مامۆستا چییە؟ خۆیان وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە